بڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان بە خێراتنی کەناڵەکانتان دەکەم سوپاس بۆ ئامادەبوونتان. من وەکو هاوڵاتیەکی کوردستان ئەمڕۆ هاتم سکاڵای خۆم تۆمار کردووە لە کۆمیسیۆن لەسەر بەڕێز دکتۆر ها بۆیە هاتووم بۆ بەردەم ڕاگەیاندنەکان تاوەکو مافی خۆم نەفۆتێت و داوای مافی خۆم دەکەم، دەنگی خۆم دەگەیەنم لە ڕێگای ڕاگەیاندنەکان بە کۆمیسیۆنی باڵای عێراق و کۆمیسیۆنی هەولێر کە بەڕێز دکتۆر لە بەرواری 2023 چەند جوانکاریەکی بۆ ئەنجام داوم بۆ هۆی شێواندنم و زەرەرێکی زۆری بەجەستەم گەیاندووە. لە ڕووی دەرونیەوە زۆر خراپم. لە مانگی نۆدا سکاڵام لە دادگای هەولێر تۆمار کرد کە بەڕێز دکتۆر ماوەی 1 هەفتە زیندانی کرا دوای هاتنەوەی راپۆرتی پزیشکیم. ئێستا بەڕێزیان بە کەفالەت ئازاد کراون. بەڕێزان دکتۆر موادی بەسەرچووی بۆ بەکارهێنام کە لەلایەن ئاسایشی هەولێرەوە دەستی بەسەر داگیراوە. بۆیە داواکارم لە بەڕێستان پەیامەکەم بگێنن کە پارچەیەک لە قژم لێ بۆتەوە بەهۆی موادی بەسەرچووی دکتۆر و هەروەها بەڕێزیان لە یەک کاتدا 2 پسوولەیان بۆ من کرد. پسوولەیەکیان بە 55 وەرەقە بوو، پسوولەیەکیان بە 15 وەرەقە. هۆکارەکەیم لێ پرسین وتیان ئێمە ئەو هۆکارەکەیەکی بۆ ئەوەی زەڕیبە نەدەین، یعنی خۆڵکردنە لە چاوی حکومەت. داواکارم لە کۆمیسیۆن داواکەم وەربگرن لە بەرامبەر ئەو زەرەر و زیانانەی کە پێم گەیشتووە لە دکتۆر لە کاندید بوون ڕابگرن تاوەکو کەیسەکەم یەکلایی دەبێتەوە. بەڕێز دکتۆر ڕابگرن تاوەکو کەیسەکەی من یەکلایی دەبێتەوە لەلایەن دادگای بەڕێزەوە. بێزەحمەت نابێ جەماعەتی دکتۆر ڤیدیۆ بکەن. زۆر باشە. بەڵگەکانم دەبێت بخەمە ڕوو. بەڕێزان سەماوە بەڕێزان من لێرەوە بەڕێزان سەماوە بێزەحمەت من لێرەوە داوا لە بەڕێز سەرۆک پاڤێڵ تاڵەبانی دەکەم کە بەهانەی داواکەمانەوە بێت چۆن بەرگری لە تاک بە تاکی کۆمەلگا کردووە بەبێ جیاوازی. دڵنیام کە هەڵوێستی جددی دەبێت کە ئەو کەسایەتیە لە هەر پلە و پایەکدا بێت. و هەروەها داوا لە بەڕێز کاک قوبات تاڵەبانی دەکەم کە سمبولی پاراستنی مافی ژنان بووە. داواکارم کە کاک قوبات خۆی کەیسەکەی من بگرێتە دەستی. و هەروەها کاک دکتۆر چەندین جار تەئدیبی کردومە و بەڵگەشمان پێیە کە هاتووە بۆ ماڵمان و مۆبایلی پشکنیوین. داوای پشکنینی مۆبایلمانی کردووە و داوای ئەوە دەکا کە من بکشێمەوە. و جگە لەوەش دەڵێ جارێک دەڵێ ماڵی خەزورانم تۆیان ناردووە، جارێک دەڵێ قیزب تۆی ناردووە و لە هەمان کاتدا جارێکیش دەڵێ من ئابلیاتم من شکلی دەم و چاومی بەڵام ناتوانم وێنەی جەستەم بخەمە ئاراس عزیزم لە شارێکم هەیە کەیسەکەی تۆ کەیسێکی یاساییە. بۆچی لە دادگا لە بەردەم دادگا کۆنگرەت نەکرد؟ بۆچی چاوەڕێت نەکرد دادگا کەیسەکە دێگلای بکاتەوە؟ دکتۆر خۆی هەڵبژاردووە بۆ کاندید بوون
باشە ئەوە پشتی سەرما کە دکتۆر موادی بەسەرچووی بۆ من بەکارهێناوە و یەک پارچەی لێبۆتەوە کە لەلایەن ئاسایشی هەولێرەوە خاتون ئەوان بۆ ڕوونکەوە بۆچی هاتووتە بەردەم کۆمیسیۆن بۆچی دادگا سکاڵات کردووە نەچووتە بەردەم دادگا کۆنگرە بکەیت بەڕێزان ئەوەش قەراری لیژنە طوبیە قەراری لیژنە طوبی سیدات بە دادگان یەکەیسەکە یەکلا بکاتەوە بۆچی نەچووتە بەردەم دادگا کۆنگرە بکەیت بۆچی هاتە کۆمیسیۆن دەکاتەوە بەڵام کاک دکتۆر دەڵێ ئەمن مەنسوول مەڵبەندیم هەولێرم لە پشت ئەو کۆنگرێ دەستی سیاسی لە پشت نییە دەڵێ من مەسوول مەڵبەندی هەولێرم لە ئەو کۆنگرێ جنابەت وە کاک دکتۆر چەندین ئەکاوتنی دروست کردووە کە ڕستمی دادەنێت و دەیەوێت ئەو مۆزوعە بخاتە قالبی سیاسی هاتو پرسیارەکەمان جواب بدەوە ئایا ئەو بابەتێکی سیاسی لە پشت نییە هاتوویە بەردەم کۆمیسیۆن نەخێرە من هیچ کەسێکی سیاسیم لە پشت ئەی بۆ هاتوویە بەردەم کۆمیسیۆن لەبەر ئەوە هاتوومە پێش کۆمیسیۆن لەبەر ئەوەی کاک دکتۆر خۆی کاندیدی بۆ لە دادگا خۆی کاندید کردووە خۆی ئەو ڕۆهاتوم سکاڵای خۆم بگەێنما کۆمیسیۆن تاوەکو کەیسەکەم یەکلایی دەبێتەوە ئەوە نییە ئەو دکتۆری ناوبرا سکاڵە لەسەر تۆمارکە لەسەر ئەو تەشیرێکە پێ دەکەیت هیچ تەشیرم نەکردووە و ڕاستیەکانە خستومەتە هەر کاتێکیش پێویستی کرد ئەمە قسە دەکەمەوە بۆ کەناڵەکان بێ زەحمەت ئەو کامێرانە لابن کاک عەبدوڵڵا بێ زەحمەت ئەو کامێرانە لابن ئەتووا لە تەلەڤیزیۆن دەدەچی یعنی مۆبایل جواب بەردەمی نەخوارێ بەرە ئەو مایکە واگۆن باس مایک تاگە دەبەس بەڕێز ئەوە بڕوان بە دادگا نەماوە بڕوان بە دادگایە دادگا هەموو کاتێک سەروەرە باشە دادگا بۆ خۆی سەروەرە هەموو ئەو پڕۆپاگەندانەی کە لە دوای دێمەی دەکەن هیچی ڕاست نییە داوای سوڵحی عەشایریان کردووە داوای فەقەت داوای ئەومان کردووە ئەو ماسکەلۆ نابێ بزانین ئەگەر ئەو ماسکەلۆ نابێ چه دەرسکا لە مساڵ وێنەکانم خستۆتە ڕوو ئاخر وێنە زۆر جارەی دەستکاری دەکرێت سوپایە ماسکی لابکە لیژنە طوبیمان هەیە لە مەحکەمە مامۆستا جان بەڕێز بەڕێزم زۆر جارێ باشە بڕیاری لیژنە طوبی چوو بۆ بڕیاری لیژنە طوبی ئەوەتە چییە دەڵێ دکتۆر کەم تەرخەمە دکتۆر کەم تەرخەمە ئەمن هیچ تەشیرم پێ نەکردووە ناوم نهێنا ئەوتومە بەڕێز دکتۆر هیچ ناوێکم نهێناوە داوای مافی خۆم کردووە خاتم داوای مافی ئەمن لێرەوە دووبارە داواکارم لە سەرۆکی حکومەت دووبارە داواکارم لە کاک قابیڵ کاسوبات بێنە سەرحەد ئەو کەیسەی من ببەن بۆ لای خۆیان چکە دکتۆر بە هەموو شێوەیەک ئیهانەی لەمە دەکات